پەنجەمۆر لەگەڵ شێخ عەبدوڕەحمان مەلا عوسمان عەبدولعەزیز. ساڵی 1960 لە گوندی پلیسی هەڵەبجە لەدایک بووە. دەرچووی خوێندنی ئیسلامی هەڵەبجەیە. ساڵی 1976 بۆ 1970 لەگەڵ کەسوکارەکەی بۆ خواروی عێراق دوورخراونەتەوە. ساڵی 1970 دەچێتە ئێران تاوەکو ساڵی 1991 لەوێ دەمێنێتەوە. لەو ماوەیەدا چالاکانە کاری ڕاگەیاندن دەکات. لەگەڵ دامەزراندنی بزوتنەوەی ئیسلامی دەچێتە نێو ئەو حیزبە و 2 ساڵ ئەندامی سەرکردایەتی دەبێت. یەکێک لەو 5 کوردەش دەبێت کە دەبنە ئەندامی ئەنجومەنی باڵای شۆڕشی عێراق. دامەزرێنەری ڕێکخراوی خێرخوازی کوردستان بووە لە ساڵی 1970. لە چەندین ڕێکخراو و نوێنەراتی ئیسلامیدا کاری کردووە، لەوانە نوێنەری دەستەی فریاکەوتنی ئیسلامی جیهانی سعودی لە کوردستان، هەروەها 2 ساڵیش نوێنەری هەمان ڕێکخراو بۆ لە تورکیا. شێخ عەبدوڕەحمان کوڕی مامۆستا مەلا عەبدولعەزیز ڕابەری پێشووی بزوتنەوەی ئیسلامیە و لەگەڵ زۆرێک لە سەرکردە کوردەکاندا پەیوەندی هەبووە و ئێستا لە هەولێرە. بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێ، خۆشحاڵین لە بەرنامەیەکی دیکەی پەنجەمۆر لەگەڵێەوەی خۆشەویست داین. زۆر جار لێرە و لەوێ باسیەوە ئاکرێت کە کورد بۆچی نەیتوانیوە ئاین بۆ بەرژەوەندیەکانی خۆی بەکاربێنێ لە کاتێکدا کە وەک دەزانین تورک و عەرەب و فارس هەر بە ناوی ئاینەوە چەندین دەوڵەت و تەنانەت ئیمپراتۆریشیان دروست کردووە. مێژووی کاری ئیسلامی لە کوردستاندا بە تایبەتی لە دوای ساڵی 1950 و هەتاکو ئێستا دەوری مامۆسایانی ئاینی هەندێک لە بنەماڵە ئاین پەروەرەکانی کوردستان، دەوری ئیخوان و پارتە ئیسلامیەکان، کۆمەڵێک بابەتی دیکەی مێژوویی لەم بەرنامەیەدا لەگەڵ شێخ عەبدوڕەحمان مەلا عوسمان عەبدولعەزیز تاوتویەکەین و شایەتی لەسەر ئەو ڕووداوانە دەدات کە خۆی تێیدا بەشدار بووە یاخۆ لە نزیکەوە ئاگای لێیانە. یا شێخ بەخێر بێ بۆ بەرنامەی پەنجەمۆر. یا شێخەکە هەر لەوێ دەست پێکەم بە کورتی، بۆچی کورد نەیتوانیوە کەڵک لە ئاین وەربگرێ هەم بۆ ئەم دنیای و هەم بۆ ئەو دنیای؟ بەناوی خودای بەخشندە و میهرەبان، سوپاس و ستایش بۆ پەروەردگاری عالەم، درود و سەلام و گیانی پێغەمبەر. ڕاستیە پرسیارێکی زۆر جەوهەریە، زۆر جوانە. لە ڕابردووە گەلی ئێمە، سەرکردەکانی گەلی ئێمە، زانایان توانیویانە ئەو ڕۆڵە ببینن. ئەگەر بە ئاماژەیەکی خێرا بچینە ناو لاپەڕەکانی تاریخ دەبینین، پاش ئەوەی کەوا ئەم گەلە باوەشی کردەوە بۆ نوری ئیسلام بە خۆشحاڵیەوە بەبێ زۆر، لەو کاتەوە مێژوویەکی نوێ بۆ کورد هاتەکایەوە کە هەم خۆی تیاناسی و هەم شوناسەکەی تیاناسی. چونکە ئەگەر ئێمە سەیری پێش فتوحاتی ئیسلامی بکەین، هەموو سەرچاوەکانی مێژوو بێنە، دیارە کە ئەم ناوچەیە لە ژێردەستی فارسا بوو. لە تەواوی ئەو ماوە ناوی کوردێک یان شارستانیەتێکی کوردی یان سەرکردەیەکی کوردی وجودی نییە، بوونی نییە. ئەوەی کە هەیە یا پێش ئەوەیە کە فارسەکان داگیریان کردووە یان لە کاتی لە پاش فتوحاتی ئیسلامیەوە هەیە. ئیتر لەو کاتەوە کورد بە تواناییەکی زۆر بەهێزەوە چووەتە ناو ئومەی ئیسلامی، نەتەوەی گەورەی ئیسلام، و ڕۆڵی کارای هەبووە لە بەرەو پێشبردنی شارستانیەتی ئیسلامی و لە زۆر جێگەیشە هەم زاناکان دەوری پسپۆڕیان بینیوە لە وڵاتانی ئیسلامیە و دەوری سەرکردەیشان بینیوە. یعنی نمونەی سەلاح الدین خۆ لە مەنتیقەی کوردستانە نەبووە، لە میسرا بووە. بەس مامۆستا زۆر جار هەڵبەتە من نامەوێت زۆر بچمە ناو تەفسیلی مێژوویشی دێرینەوە، بەڵام گلەیەوە ئەکرێت کە خەڵک باسیەوە کە سەلاح الدین بۆ کوردیشی نەکردووە. خۆی ئەوە کە ئەوترێ دیاریان بەبێ ئاگاییە یان بەناحەزیە. ئەجینا لە کاتی سەردەمی سەلاح الدینە ئەسڵەن
مەسئلەی ناسیۆنالیستی کەی هاتە ناو کایەوە جیهانەوە پاش حربی عالم پاش جەنگی جیهانیەکە یعنی باسەکەی بەڕێزت لێەوە دەست پێ ئەکا ئێمە پاش جەنگی جیهانی یەکەم و دوای شادوو هەم ئەو ئیتفاقانەی ساکسبیکۆ و لۆزان و ئەمانە لەوانە بە تایبەتی لەوەی لۆزانە کە کەمەل ئەتاتورک ئەو خاڵی 61 و 62 ئەبزانم 62 ئەوانەی کە پەیوەستە بە میلەتی ئێمە هەڵی وەشاندەوە لە ڕاستیە چەندێک زوڵمیان من دەتوانم ئەوەنە بڵێم چەندێک زوڵمیان لە میلەتی ئێمە کرد بەو دابەشکردنە ئەوەنە زوڵمیان زیاتر لە عەرەب و لە تورک کرد بۆ تورک لە سەردەمی عوسمانیە خاوەنی ئەو پانتایە گەورەی جیهانی ئیسلام لەم پەڕی دنیا بۆ ئەو پەڕی دنیا سوڵتانەکەی هەیە عوسمانی و تورک و هەروەها عەرەب بەڵام تورکەکە کرایە ئەو دەوڵەت بچووکە بە دەستێوەردانێکی دەرەکی و بە هاوکاری کەمال ئەتاتورک لە چوارچێوەی وڵاتێکی بچووکە قەتیسمایەوە دەسەڵاتەکەیان عەرەبەکانیش کە لە سایەی ئیسلامە بووبوون بە ئەو دەسەڵاتدارە گەورەیە خەڵەتان دنیان بە چەند ئیمارەتێکی بچووک کە ئێستا بوون بە چەندین پارچەوە لە ناوجەرگەیانە ئیسرائیلێکی بچووک چەقێنرا ناشتوانن ئەوە ئێستا کێبڕکی ئەەکەن کامیان زووتر لەگەڵ ئیسرائیل عەلاقە ببەسێت بەڵێ جا مامۆستا با ئێمە بگەڕینەوە بۆ شوێنێکی بچووکتر ئەویش هەڵەبجەیە باسی بە تایبەتی قوتابخانە ئاینیەکان لە مەنتقەی هەڵەبجە و شارەجوور و تەوێڵە و بیارە و ئەمانە دەوری چیان هەبووە لە مەسەلەی ئاین پەروەری پەروەردە و بە تایبەتیش ئەگەر بڵین مەسەلەی کوردایەتی و نیشتیمان پەروەری و ئەمانە ینی بەگشتی لە ناویەکە دەوریان چی بووە لە ناو ئەوانەشدا بە تایبەتی باسی قوتابخانەی پلیسەکرێ دەوری چی بووە و ئەمانە کاریگەری چیان هەبووە ینی لە دوای بە تایبەتی ساڵی 50ەوە ینی کاریگەری چیان هەبووە لەسەر کورد بەگشتی و بە تایبەتی و منتیقەیە خۆی لە جیهانی ئیسلام پاش ئەو نەمانی دەسەڵاتە لە هەر لایەک پەرچەمدارێک بۆ بێداری ئیسلامی هەبوو مەسەلەن ئەوە هیندە شێخی نەدەوی ئەو پاکستانە شەق عەلای مەودودی ئەوە پاکستانی کە ئەخباڵی لاهوری لە وڵاتانی عەرەبی شاسەیرەکەی شێخ محەممەد عەبدە پاش ئەوانیش بە فراوانتر شێخ حەسەن بەنا ڕەحمەتی خوا لە هەمویان ئەمانە لە پاش دەسەڵاتی ئیسلامی ئەمانە پیان ئەوترێ پەرچەمداری بێداری چونکە ئەو ماوە کە دوای دابشکردنی وڵاتەکانی دەسەڵاتی عوسمانی هەموو داگیرکران و بۆ ماوەیەک وەکو بڵی وەکو بێهۆشیەک نیمچە حکوومەتێک و دەسەڵاتێک کەسەر بە ئینگلیز بوو یا بە فەڕەنسا بوو لە مانتەقەکانی لە ناوچەکانی ئیسلامیە هاتەکایە و لە هەمان کاتە وەکو بەنجێکی بێهۆشی وردە وردە تاوەکو ئەو کۆمەڵگایانە ببن بە پاشکۆیەکی وڵاتانی ئەوروپی و داگیرکارەکان بەڵام لەولا ئەو بێداریانە هەبوو لە وڵاتی ئێمەشە سپاس بۆخوا بێداریەکە هەبووە و بە فراوانتریش بەڵام لە شێوازی هەم مەداریسی شەرعیە هەبووە هەم لە شێوازی شۆڕشەکانە هەبوو سیرەکەی شۆڕشی شیا مەحموود لە بیسەکان و تا 30 شۆڕشیە مەحموود بووە دوای ئەوە شێخانی بەرزان دوای ئەوە یعنی بەڵام ئەوانش هەر هەم لایەنی دینەکەیان گرتووە هەم لایەنی نیشتیمانەکەیان وەرگرتووە لە هەمان کاتە بێداریەکی زانستیش هەبووە لە ناوچەکە بەتایبەتی لە کە ئەڵێن هەڵەبجە یعنی دەڤەری هەڵەبجە سنووری پارێزگایی ئێستا بە هەورامان و شارەزور و ناوشاری هەڵەبجەوە ئەمە چەندین قوتابخانەی گەورەی تیا بووە لە مستەوای ئەزهەرە یعنی دواییە قوتابیەکانی ئێرە زۆرێک لەو قوتابیانە چوون لە ئەزهەر بە پلەی زۆر بەرز بڕوانامەی گەورەیان هێنا بەرزیان هێناوە ئاستی ئەم قوتابخانەی ئێمە زۆر لەوانە بەرزتر بووە بەڵام
منتیقەکەی ئێمە بە حکمی دوورەدەسی و پەڕبوونی لە هەموو دووریەک لە هەموو بایەخدان و مەراکیزی سەرچاوایی حتا زانستیش ئەم عالمانەی ئێمە و ئەم شێخانەی ئێمە توانیویانە بە وەدەستهێنانێکی ذاتی خۆیی کەسبی ئەم علم و معریفە بکەن و نەک هەر بۆ کوردستانی عێراق بەڵکو و کوردستانی ئێرانیش قوتابیەکان هاتوون پۆل پۆل لە بیارە و لە عەبابەیرێ و لە پریس و لە ئەحمەوبڕنا دەوامیان کردووە یان لە هەڵەبجە ئیجازەی مەلایەتی ئیجازەی مەلایەتی گەڕاون تۆ بۆ وڵاتی خۆیان و لێوە بوون بە مەلاو بە پەرچەمداری کاری زانستی خۆیان مەبەستمەوەیە ئەم نەحزەیە کە ئەم بێداریە کە لە وڵاتانی ئیسلامیە بوو لە کوردستانیش هەبووە لە کوردستان بە دوو شێواز ئەلبەتە لە ئەفریقاش هەم بە دوو شێواز بووە هەم شۆڕش بووە وەکو ئەوانەی شۆڕشی سەرنووسی و عومەر موختار و ئەمانە کە زیاتریش هەر ئیسلامی بوو ئەوانەی ئێمە شۆڕشی هەفشە مەحموو هەر ئیسلامی بووە بەدینداری بووە شێخانی بەرزانی شەرعینی شت بەدینداری بووە لە هەمان کاتا پشتیوانەیەکی بەهێزی حجرە و مزگەوت و خانەخەکانی کوردستانیش بووە لە ناوچەکە مەسەرەن ئەوە بیارەیە کە لە زمانی جاری وا هەبووە 150 فەقێ بە یەک ئان لە بیارە دەرسی خوێنەوە مامۆستا ئەوە بەس کورد بوون یاخود خەڵکی تریشیان تیا بووە ئەم بڵێن خوێندکاران ئەم فەقییانە وەڵی ئەوەی معلوم دانەدانە عەرەبی تیا بووە بەس ئەوەی پێی بزانین منطقی مەسەرەن ڕەواندوزی تیا بووە من خۆم سۆفیەکەم دیوە لە خانەقای باخەکۆنە هی ئەوێ بوون هاتوون هی منطقی هەموو منطقەکانی تیا بوو هی ئێرانیش بە تایبەتی کوردستانی ئێران و حتا غەیری کوردستانیشی تیا بوو من مەبەسمەوە یعنی منطقەی تاڵش بەعزێک لەوانە هاتوون سنەی ئەوێ هاتوون لەوێ دەرسیان خوێنەوە اینجا ئەم مەداریسانە دەورێکی گرنگیان بینیوە لە پشتیوانی هەم شۆڕشە هەم لە ئاگاداری میلەتەکەی خۆیان و لە هەمان کاتیشە کوڕانی مامۆساکان خۆیان بەعام بەشدار بوون تایە و کوڕانی سەرۆکۆزەکان بەشدار بوون تایە و بە جوهودی ذاتی خۆیان ئەم مەداریسانیان بردووە بەڕێوە مەسەرەن لە پریسی ئێمە کە مەدرسەیەکی زۆر زۆر مەشهور و گەورەیە و یەکێک بۆ لە مەدرسە ڕەسمیەکان یعنی ئێمە نمونەیەمان لەلا هەیە پاشان ئەیبینیت لە هەڵەبجەوە مەسەن مامۆستا شەعەزی لە سلێمانی و مامۆستا شەعەزیزی پارەزانی بە ڕەحمەت پێ لە مەدرسەی مەلا مستەفای سەفۆتا بووە نەقڵ بووە بۆ پریس بە کتابی ڕەسمی نەقڵ بووە پریس ڕەسمیەتێکی هەبووە و ئەگەر سەیری بڵاوکراوەکانی دارسەدامی المەخطوطات بکەی زۆرێک لە مەخطوطاتی پریس لەوێ پارێزراوە چوەکو فەخەکان چوەکو مامۆساکان ئێمەش نمونەمان هەیە کە پیشانی ئەدەین لەوانە لەبەر ئەوە پریس ئەلبەتە پێش مەرحومی باپیری من جەنابی مامۆستا مەلا عەبدولعەزیزی پریس دوو مامۆستا مەلا عەبدولقادری مومین و مامۆستا مەلا عەبدولڕەحیمی چۆرستانی تەشریفیان لەوێ بووە مەدرسە هەر بووە پریس جێگەیەکی مێژوویە مامۆستا مێژووی ئەو قوتابخانەیە گەڕێتەوە بۆ سیەکان یا پێشترە وەڵڵاهی پێشترەوە ینی ئەحمەد پریسی شاعیری گەورەی خواناس کە بەحسەکرێ و ئەمانە مێژووکە زۆر پێشترە بەڵام لە زمانەی جەنابی مامۆستا مەلا عەبدولعەزیزە زیاتر وەکو پەرەی پێدراوە و بە حەقیقەت بەگزاکانی جافیش ئێمە نابێ ڕۆڵی ئەوانیش بەنادی دەبگرین هاوکاریەکی گەورەی بە تایبەتی مەرحومی حامی بەگی جاف ڕەحمەتی خوای لێبێ هاوکاری ئەو مەداریسانەی کردووە یعنی تۆ جەنابەت تەسەوور بکە لە پاش گرتنی عێراق لەلایەن ئینگلیزەوە ئەوەی کە ئەبێ بە مەسئولی وەقف لە عێراقا میستەر کۆک بووە مەسئولی وەزارەتی ئەوقاف وەکو وەزارەت نەبووە بەڵام مەسئولی وەقف میستەر کۆک هەتا ئەگەڕنەوە بۆ خۆشیاڵێ جارێکیان هەموو بەلاکان کۆکاتەوە ئەڵێ باشە تۆ ئێوە شتی واتان بینی یعنی شتێکی وا زۆر عەجیب منێکی ئینگلیز ببن بە مەسئولی ئەوقاف ئەی باشە هیچ ئاەتێکتان بیستووە باسی ئەمە بکە ئەم وەزعە یەکێ لە مەلاکانیش بەلاغەزانە بێ نەک خوا نەخواسە ئەستەغفرڵڵا بۆ
ئینکا بە ئاەتەکەی قورئان بەڵام گاڵتەی بە ئەو کردووەوی شاڵی ئەوە نییە لە سوورەتی جومعە فەرمیەوە وتەرەکووکە قائیمە ئەوە تا تۆ ئێستا لە قائیمی بە شؤونی ئەوقاف جا ئەو لە ڕاستیە عولەمای شیعە خومسیان هەبوو عولەمای سونە ئەوقاف مسەیتر بوو بە سەریانە لەبەر ئەوە تابع بوون بە حکوومەت بەڵام عولەمای کوردی ئێمە یا بە جوهودی خۆیان بووە یا ڕێز عەشرەتەکان و پیاوباشانی وڵاتەکانی هاوکاریان کردو ئێستا ئێمە دێی گوندی پریس ئەرکی سەختی ئەو مەدرسە سێ یا حامیبەک خوازدە خێران باتەوە ماڵی باپیرم هەم باخمان هەبووە هەم ئاشمان هەبووە یعنی ئەگێڕنەوە بەعزێ لە مامۆساکان ئەڵێ مامۆسا ئاوا بەدەم تەرتیبکردنی ئاشەکەەوە دەرسیشی وتۆتەوە لەبەر لە هەمان کاتە ئەهلی پریسیش بەڕاستی میهماندۆز تەلەبە پەروەر خزم دۆست کەواتە شتێکی دەستە جەمعی بووە کە ئەو تەلەبە زۆرانە جاری وا هەبووە تەلەبە ئەوەنە زۆر بووە نانوەکو ئێستا نەبووە زەمانی وا بوو گرانی بووە چوون هاتوون جاری وا هەبووە ئەم عالمە گەورانە کۆبوونەوە لە پریسا چایی کەم بووە چوون گەڕاون لە ماڵێکە چایی پێیاکەن بێخود لە بەعزێ شعریا بەحسێکا بەحسی ئەوواکە مەسەرەن مامۆستا شێخ بابە ڕەسوول بووە مامۆستا ڕەسوول بووە مامۆستا عەبدولکەریم بووە مفتی شێخ مستەفای مفتی بووە جەنابی مامۆستا عەبدولعەزیز بووە سیاسەداتی هانەسوورە بوون ئەمانە هەموو کۆبوونەوە هەر جارێ و لە ماڵێک هەر جارێ و لە جێگەیەک کە لەگەڵ حەلکردنی هەنێ مەسائیلی سەختی علمی هاتوون بەعزێ ئەشعاری خۆشیان یعنی شاعرێکی گەورەی فەیلسوفی وەصف و ئەدەبی کوردی وەکو بێخود شعری خۆنەوە یا شعری شاعیرەکانی تریان دیا خۆنەوەتەوە یا بەعزێ شوعرایی تر هاتوون لەوێ شعران دیا خۆنەوە اینجا بەعزێک مەسائیلی شەرعی شتی کۆمەڵایەتی شەرعی بەڵێ جاران وها بووە مەسەلەن جەنابی باپیری من ئیجازەدرایی مامۆستا مەلا عەبدولقادری مدەڕیس بوو مدەڕیسی گەورەی دیارە بوو کە گەڕاوە مەسەلەن جەنابی باپیرم لەسەر ڕاستپاردەی جەنابی شێخ نەجمەدینی بیارە ڕەحمەتی خوای لێبێ دێتە پریس ئەفەرمێ شوێنێکی مناسبە ئەگەرچی ئێمە لە ئەسڵا خەڵکی منتیقەی لە سێسایە خۆ بۆ پێنجێن ئەوە هەموو عەشرەتی ئێمەیە هۆزی هەسەن و غەوارە بەڵام لە ڕاستیە گرسانەوەی جەناوی باپیرمان لە پریسا و لە ناوەندی نەورۆڵیە وای کردووە کە نەورۆڵی عەزیز بوون بە مدافع و بە پشتگیر و بە هاوکار و بە عەشیرەتی دووەمی. بەڵێ باشە مامۆستا ناوی زۆر کەسی هێنا بەڵام نازانم چاوەڕی پرسیار بووی یاچی بۆچی باسی مامۆستا مەلا ساڵحی گەورە نەکرد دەوری چی مامۆستا مەلا ساڵحی گەورە لە هەموو وێستگەکانە ئامادەیە مامۆستا مەلا ساڵحی گەورە تەڵعاً ئامۆزای جەنابی باوکمانە لە هەمان کاتیشا زاوایشانی خوشکی باوکموان خێزانی ئەوە لە هەمان کاتیشا دوو لە کچەکانی لە خێزانێکی تری خێزانی دوو مامەی منە باشەکەواتە لە تێکەڵین بەڵێ لە پاش وەفاتی باپیرم گەورەی عایلەی ئێمەش بوو اینجا ئوستازی باوکیشم بووە باوکم دوو ئوستازی هەبووە یەکێک باپیرم یەکیش مامۆستا مەلا ساڵح ئەمە مامۆستا مەلا ساڵح لە پاش وەفاتی باوکی باپیرم مامۆستا مەلا عەبدولعەزیز ئەچێت بۆ ئەوێ ئەفەرمێ وەڵڵاهی دوای وەفاتی کاکەم من ناتوانم ساڵح ئەبێ ببەرم بۆ لای خۆم ئەی باتە ئەوێ تا ماوەیەکی باش پێ ئەخوێنێ دوایە ئەینێرێ سەردانێکی شێخی حسامەدینی پێ ئەکا دوایە ئەینێرێ بۆ لای مامۆسای چینیان کە مامۆسایەکی زۆر بەرز و گەورەی لێبێ پاشان تەشریفە با بۆ سلێمانی و لە لای شێخ عومەری خەرەداغی ئیجازەی عیلمی وەرئەگرێ مامۆستا یا شێخ ئەو مەلا بەناوبانگانە ئەوانی کە جەنابەت باسییانەکەی ئەمانە حکوومەت پشتیوانیەکردن وەکو مەسەلەن موچە و شتیوە موچەی ئەڵبەتە لە سەرەتا نەبووە وەکو عەرزم کردی ئێمە هەر بەهینی خۆمانی بووە بەڵێ جا ئەگەر باسی ئەوەی حکوومەت هەبۆیە نەبووە نەبووە کۆمەک کراون ینی هیچ لەلایەن حکوومەتەوە کۆمەک لە کاتێک کە مەداریسەکان کران بە مەداریسی ڕسمی بەڵێ ئەوە دوایە دێنە سەر ئەوە پاشان ئەم حوجرانە
حجرەکە ڕسمیەتەکەی بۆ ئەوە بۆ مەلاکان بە ڕسمی دابمەزرێن بە مەلایەتی بە ڕسمی کە دامەزراون یا لە چونکە سەرەتای ئەم مەداریسانە عاید بووە بە ئەوقاف هەتا مدەتێکی زۆر دواییە جنای باوکم لەگەڵ مامە بەڕێزەکانە مەداریسی ملحەقە بە مەساجی دروستەکەن 8 ساڵ بوو دواییە ئەبێ بە پەیمانگای ئیسلامی هەڵەبجە دواییە پەیمانی مەعهد ئیسلامی هەڵەبجە ئەچێتە سەر میلاکی تربیە ئەبێت بە ثانەویەتی دەراسات ئیسلامیە لە هەڵەبجە لە هەمان کاتە مامۆستا مەلا ساڵحیش دەرەجە عالی بێ قوتابخانەی ئیبتیدایی دینی دێنێتە هەڵەبجە لە پێشتر من کە خۆم سەرەتایی دەرسم لە ئیبتیدایە دینەکەەوە دەست پێ کردووە کە جەنابی مامۆستا مەلا ساڵح هێناوێتی ئەوێ دواییە پاش مدەتێک مدیریەتەکەی ئەسپێرێ بە جەنابی مامۆستا مەلا عومەر باش مامۆستا ئەگەر شتێکی گرنگە ئەویشەم هەم بۆ بنەماڵەکان وەکو بنەماڵەیەشی ئاینی و وەکو نەریتێکی ئاینیش باسی فتواکرێ زۆر جار سەرچاوی ئەگەر بکرێ بە کورتی بە جەنگ و دێڕباسی فتوا چییە یەکەم دووەمیش ئەوانە چۆن فتوایان داوە ینی پشتیان بەچی بەستووە ئایا شتێکی تایبەت بە کوردەواری خۆمان بۆ یاخود فتوایان داوە ئاسن ئەوان ئەو کاتانە وەی لە ڕاستیە فتوە یعنی مامەساکان زاناکان مبلغی فتوایی خوای گەورەیە پاش خوای گەورە پاش نەسی قورئان هینی حەدیثە زانایانی ئومەتی ئیسلامی گەیەنەری ئەمەن بەنەتەوەکانیان بە میلەتەکانیان بەکە بە نزیکەکانیان میلەتی کوردی ئێمەش پاش ئەوەی کەوا ئەم دینەی وەرگرتووە هەمیشە تابع بووە بۆ ئەم حکومی شەرعە چونکە زانیوێتی یەقینی هەبووە خوایە کە خەڵقی کردوون زانیشێتی بەرنامەی ژیانیان بۆ دابنێن لەبەرەوە ئەم بەرنامانیان مامۆسایانی کوردیش هەمیشە ئەم بەرنامانیان بە زمانی شیرینی کوردی گەیانوە و معاملاتی ڕۆژانەشان ئێستا ئێمە ئەمە مەسەرەن لە هەموو منتقەیەکە ئەمە هەبووە ئەمە جامع المەسائل الشەرعیە پێش 75-80 ساڵ لەمەوبەر ئەمە بە خەتی جەنابی مامۆستا مەلا عومەر مامەم نووسراوە فتوای گەورە زانایانی کوردی ئێران و عێراقی تایە بەمە ئیشیان بە فتوای شەرعی کردووە لەم ناوچەکە ئەو فتوایی کە لەسەر ئینگلیزەکان یاویانە لەوێەوە سەرچاوی گرتووە پێشترە چۆنی ئەگە بە کورتی پێم بڵێ بۆی یعنی کەوتم مەسەلەی لە زمانەی ئینگلیزە چەند جارێک عشرەتی ئێمە هەمیشە چەک بەدەست بووە هەمیشە چەکیە بوو زۆر بەیەک بۆ عشرەتانی دیش عشرەتی نەوڕۆڵیان غەوارە ئەمانە جەنابی باپیر بابن لە جەنابی باوکم مەویست ئەی فەرموو هەموو جارە ئەیناردن تەقە بکەن لە نوێنەرایەتی ئینگلیز لە هەڵەبجە نەوڕۆڵیەکان بەڵێ نەوڕۆڵیەکان هەموو جارێت نوێنەرایەتی ئینگلیزیان ناوەتە بەرفی شەک و بەرتەقە تا لە ئەخیرجارە چووەتەوە بۆ ئەوێ وەکو بەڵێ کلیلەکەی داوە بە ئەرزا بە نوێنەری مرکزەکەی مندوبی سامی و تۆ جارێکی کە لە داخی مەلا عەبدولعەزیز و لە نەوڕۆڵین مناسمە بوونەوە خراپ بوون لەگەڵ خەڵکایە چی بۆچی وە ئەمان هەستیان کردووە بەوەی کەوا ئەمانە داگیرکارن زانەکانمان هەستیان کردووە و ئەم فتوانەش نەک هەر بۆ پریز حتا بیارەش لە کاتی خۆیان لە غەزای ڕووسەکانە شێخی عەلادین فەرموویەتی و براری داوە و شێخ عوسمان خۆشی بەستووە ڕەسمی هەیە کەوا چەکدار شەڕی کردووە لە غەزای ڕووسەکانە لە حەربی عالەمیە بەڵام لە مەسەلەی پریسا وەکو جی ئێدمۆنس لە 4 جێگا باسی ئەکات سەیری کتێبی کورد عەرەب کوردا عەرەبات ورکا بکە لە 4 جێگا بە چڕی بەحسی ئەوەکە کە چۆن چەکدارانی نەوڕۆڵی بۆ پشتگیری لە شۆڕشی شێخ مەحموود لە پشتەوە ئایاننا لە جێشی بریتانی ئەمە شایەتێکی گەورەیە بۆ مێژووی نەوڕۆڵی بۆ مێژووی ناوچەکە کە دژی داگیرکەر بوون و بە فتوای مەرجعی خۆیان کە مامۆستا مەلا عەبدولعەزیزی پریسە ئەم کاریان کردووە زۆر ئەلبەتە عینی فتووە جاریکە کە هەجمەیەکی هێرشێکی بەربڵاوی ئیلحادیەتی شوعیەتی ئەو سەردەمە کە دڵنیام شوعەکانی ئێستا پەشیمانە زۆر باشە مامۆستا ئێمە ئەوە هەڵەگرین بۆ دوای شوێگەین و دوای باسی ئەو فتوایەکەین تۆزێ درەنگترەوە
دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمەوە دەین لەگەڵ شێخ عەبدوڕەحمان مەلا عوسمان. یا شێخ باسی کۆمەڵێک شتمان کرد بەڵام پێم خۆشە باسی ئەوەش بکەین کە مەلا ئاینیەکان زۆربەی زۆریان پەیوەندیەکی تونند و تۆڵ و خۆشیان هەبووە لەگەڵ ئەدەبیاتی کوردی و لەگەڵ شیعر و ئەمانە. جەنابی مامۆستا مەلا عوسمان و حتا مامۆستا عەبدولعەزیز ئەمانە پەیوەندیان لەگەڵ ئەدەبیات و شعری کوردی ئەوانەشی بۆ خۆیان لەو بوارەدا هیچ ئەسپی خۆیان تاوداوە؟ خۆی مەلا بەعام لەبەر ئەوەی کەوە علومەکانی ڕەوانبێژی بە چاکی ئەزانن یعنی علمی بەلاغە بە بەیان و معان و مەدیعەوە ئەمانە زیاتریش ئەگەر نەحو و سەرف بۆ سەرف بۆ وەزنی کەلیمات و نەحو سەرف بۆ نەحوەکەش بۆ ڕێک و پێک و دروستکردنەکەی و هەروەها علومەکانی تریش لەبەر ئەوە عەلاقەی زانایان لەگەڵ ئەدەبیاتە زۆر بەهێزە. جا باشە پێشوو غەیری زانا کێ ئەدیب بوو کێ شاعر بوو؟ یعنی وجودی نەبووە شاعرێک ئەدیبێک ئیلا ئەبێ خەریجی مەدرسەی علومی شەرعی بوو بێت ئەجینا کەس نەبوو و ئەوانش بەڕاستی قسەکانیان زۆر بەتان بوو یعنی بە کورتترین کەلیمە زۆرترین معنای ئەبەخشی. ئەمانش هەڵەبجە دیارە جگەل لەم کۆخۆی ئەو هەموو شاعرە کەڵە شاعرەی وەکو بە تایبەتی فەیلسوفێکی وەسف وەکو گۆران یا ئەحمەی موختار جاف یا تایربەگ یا مامۆستا مەلا حەسەنی قازی کە کەمتر ناوی ئەبرێ و شاعرێکی زۆر زۆر بەرزە شاهۆ. زۆرێک لەو شاعرانە یا هەڵەبجەین یا لە هەڵەبجا بوون حتا بێکەس زۆرترین کاتی لەوێ بوو. بەڵام عەلاقاتی ئەم عولەما گەورانە وەکو طبعاً ژیانیان وا بووە غەیری خۆشەویستی و دڵسافی و دڵپاکی و حەلی مشکلاتی خەڵک شتێکی کە وجودی نەبوو لە بینیانە. بێخود گەلێ شعری لەبارەی ئەو عەلاقاتە بەهێزانەی تایە باسی ئەو مەجلیسانەی تایە بیزات کۆپلەیەکی زۆر کەمیان کە کاتێک چاوتوشی چاوێشە ئەبێ و ماوەیەک ئەوان نابینێ ئەم زۆر ناڕەحەتە بێت لەوەی کە یعنی ئەگەر بە هەفتە یەکتریان نەدیایە ناڕەحەت ئەبوون چونکە عەلاقەکەیان عەلاقەیەکی قەلبی بووە زۆر جار خەویان بە یەکۆ دیوە ئەگەڕن و لە نامەکانیاندا یعنی خۆشە ئەگەر کۆپلەیەکی بەسیط ئیشارێک پێ بدرێت بێخود ئەفەرمێ لە بەحسی ئەم عالمانە کە عەلاقەیان هەبووە من لە حەڵقەی ختمی نازە زۆر هیلاکی غەمزە نیم ڕابطەی ئەبرۆ جگەرمی ئەنجن ئەنجن کردووە قەت بە بێداریم نەدی تاڵع ئەڵەی مامانی دەهر گۆشی ئەم منداڵە بەدبەختەی بەنووستن کردووە تو خوا بە هیندە بگرین تا بزانن شارە زور سەیلی فرمێسکی من ئاوی زەڵمی لێخن کردووە خوا لە دزایش هەتا ئەحمەد بەڕندە و تا پریز تا عەبابەی لێ و هەڵەبجەی قیبلە بۆ من کردووە ئەی فیدای ڕەحم و وەفاتان بم مەگەر من یۆسفم ئەم برای خۆتانە ئاوارە و ون کردووە یعنی تەشبیهیانەکە بە یوسف و براکانی کە لێ گومە بن لە ئەخیرا فەرمێ گەر ئەپرسن چۆنە بێ خۆت درک و داڵی دەشتی عێشق دوور لە ئێوە پێی دڵیشی دەرزی ئاژن کردووە یعنی نەک هەر پێی وتن پێی دڵیشی وای هاتووە. پەیوەندی ئاین و شێخایەتی لەو مەنتیقەیە بە تایبەتی کۆمەڵێک ینی کەسایەتی گەورەی لێیە وەکو شێوەهادین و شێخ عوسمان و ئەمانە پەیوەندی ئەمانە چۆن بووە ینی پەیوەندێکی تەندروست بووە خۆش بووە یاخۆ دژایەتی و شت هەبووە لە بینیانە؟ پەیوەندیەکە زۆر بەهێز بووە یعنی هیچ کاتێک لە ناو وەکو ئەڵەی بنەماڵەی علم و زانست و ئیسلامی کوردستانە هەتا ئەم ئەخیرەی نزیکی هەشتاکان نەبێ قەت ماڵجیاییتیان نەبوو هەتا کار بەدەستی زاناوە بووە مشکیلە ڕووی نەداوە. ئەمانە جگە لە عەلاقاتی خزمایەتی طبعاً ئێمە جەنابی مامۆستا مەلا عەبدولعەزیز بۆ خۆی ئێمە پیرخەدری شاوەیین ئەچی لەسەر پیرخەدری شاوەیی بە سەنەدی مصدەقی سوڵتانەکانی عوسمانی و هەروەها شێخ مەحموودی حەفیدیش
ئەمە شەجەرەیەکی مصدقمان هەیە لە ڕووی دایکیشەوە یانی دایکی باوکم کچی شێخ عەبدولفەتاحی میراولیە کە ئەوانیش لە ساداتی میراولین اینجا دایکیشم بە ڕەحمەت پێیاخوا هەم کوڕەزای شێخ ماریفی نەرگسە جاڕە هەم کچەزای شێخ نەجمەدینی بیانەیە ئەم عەلاقاتانە ئەوەنە بەهێز و خزمەتی و پێکەوە بووە و لە هەمان کاتیشا شێخانی پێشین غەیری تەزکیەی نەفس و تربیەیەکی صاف و خزمەتی مەداریسی علومی ئیسلامی شتێکی کە نەبوو باپیری ئێمە خەریجی مەدرسەی بیارە بووە تەلەبەی کەسانی ئەوانیش هاتوون لە مەدرسەی ئێمە دەرسی خوێندەوە لەلایەنی ئاینیەوە هیچ بەرخورد نەبوو ینی ئەسڵەن یعنی عولەمای پریس لەگەڵ ئەوە ئەم عالمانەی ئالی عەبدولعەزیز لەگەڵ ئەوەی کەوا لە مەسەلەی تەوحید و یەکخواپەرستیە زۆرێک لە سەلەفیاتی ئەم سەردەمە زیاتر یەکخواپەرستیان لا مەطلەب بووە بە هیچ وەجه مەجای ئەوەیشان نەداوە شیرکێک ئەمە بەڵام بەبێ ئەوەی ناوی خۆیان بنێن سەلەفی لە عینی کاتە تابعێکی کەی مەدرسەی پریس ئەوە بووە کە تابعێکی حرەکی بەخۆی و بینیوە یعنی جموجوڵ و جنبش لە هەر کاتێکا کە پێویست بوو بێ ئەوە تا لە ئینگلیزەکانە ئەوە دواییە مەسلەی شوعیەت دێتە پێشەوە بەو فکرە ئیلحادیە سەختە کە هەم دژایەتی دینی ئەو میلەتە و دژایەتی کوردایەتی ئەو میلەتش یعنی بەعز مەجموعەیەک شعاری ستالینی زۆر سەخت کە نەک هەر لەوە ئەچێ لە منتەقەی خۆشیانە گونجاو نەبوو بێ تۆ بێ لە ناو میلەتێکی موسڵمانە بڵێ لا ئیلاهە وەلحەیات مادە یا ئەدین ئەفیون الشعوب یان زۆرێک لەو شعاراتانە ئەیانویست بە زۆر بیچەخپێنن لە ناو میلەتی ئێمە حتا دەربارەی کورد یعنی شعاراتی وەکو گاڵتایانە کرد حکمی ذاتی دەباتی بۆ کوردستان یانە حکمی ذاتی بۆ قلیاسان بە گاڵتەکردن و زۆرێک تر لەم شعاراتە گاڵتە بازاڕیە تا کەواتە ئەوە وای کرد کە ئەوان فتوایەک دەڵێن بە دژی شوێ بەڵێ ئەم فتوایە کە لەبەر ئەوەی کەوا مەساڵی 59 بەڵێ ئەمانە هاتن کەوا دژایەتی دین و ژینی میلەتی ئێمەیان کرد کە الحەمدوللا زۆربەیان خی گەورە هیدایەتیاندان و حتا ئەوانەشیان کە ئێستا لەسەر شوێت ماوەە شوێتێکی مەقبوڵ نەک بۆ ئەوەی کەوا وەکو خاوەن فکرەیەکە قەیناکە لەگەڵ دینتانیە بەڵام ئاوا دین ناکەنە مستەهدەف نەک دین خوا لا ئیلاهە ونیە يعني الدين لله والوطن للجميع زۆرێک لەو شعاراتە ڕخانەی کە وەکو کۆپی و پێستی ئیتحادی سۆڤێتی لەوێ کۆپیانە کرد و لێرە بە تونتر پێستیانە کرد و بڵاویانە کردەوە کە لەگەڵ دینی ئەمە ناگونجێ لەبەر ئەوە مامۆساکەواتە بۆ مێژوو هەڵبەتە ویستم دوایی ئەو پرسیارە بکەم بەڵام ناکۆچی نێوان شوویەکان و بڵێن مەلاکان و تەریقەتەکان و ئەوانەی بە تایبەتی لە منتیقەی هەڵەبجە چیان لە ئەنگلی زۆر بۆ ئەڵێن خۆشوویەکان زۆر جار مەزاهەرەیان کردووە خەڵکێکی زۆریان بەدووە بۆ تەنانەت چوونەتە سەر مزگەوت و مەلاو ئەمانە خۆی ئەوە ماوەیەک بوو دوای ئەو هەجمە ئەم فتووا دەرچوو کە فتوواکە دەرچوو باوکمە فەرمێ کە هاتن پرسیارم لێ بکەن دەربارەی شیوعیەت چونکە لەو کاتە هەم لە جنوبە مەراجع شیعە فتوایاندا هەم لە وەسەط و لە شیمالە وەکو شێخ ئەمجەدی زەهاوی شێخ محمود سەفاف و نومان سامڕائی و محمود مدەریس و ئەمانە هەموو فتوایاندا باوکشم فەرمی من پێم باش نییە بە تەنیا شیوعیەت چونکە با لەوێ زۆر جار ئێمە وا ئینەکەن کە پیاوی غەرب بن پێم خۆشە هەردوو لامان لێ بپرسن هەم شیوعیەت هەم ئیستعماری غەربی بەڵێ ئەو فتووا مەشهورەی کە ئەشیوعیەت و کوفر و ئیلحاد ئەوە لە زانایانی ئێمەوە دەرچوو پاش ئەوە شیوعەکان هاتن میکانیزمەکەیان گۆڕی شێوازەکەیان گۆڕی بۆی کەوا چوونە ناو بەعزێک لە ماڵی مەلا و شێخەکان بەتایبەتی مەلاکان کوڕانی مەلاکان بۆ ئەوەی لە ڕێگەی ئەوانە داخل بن و هەندێ مەلای بەڕێزیش پێیان خڵەتان یعنی مزاهرە ئەکرا لە هەڵەبجا بە ناوی ئەنسار و سەلامی تر ناوی شوعێتان نابرکردیان کە ئەنەهوو ئێمە
ئەنساری بە ناوی ئاشتیوە ئەنجا خۆ شەڕیش نەبووە لە بینی کەسە یعنی شەڕێکی وا نەبووە لە بینی حتا حکوومەت و ئەو شۆڕشی کوردیا شۆڕشی کوردی دەستی پێ نەکرد بووکە و یعنی سەرەتایەک بوو هەبوو بەڵام بەو شێوە نەبووە کە ئەوان بێن سڵح بکەن ماوەیەک مەجموعەیەک چەکداریان چوو منتقەی خۆشکو لە ساڵەکانی 60 و ئەمانە گرتیان شوێیەکان خۆشکو بەمە ئەوانیان حوسە چەکدار و خەڵکیان کۆ کردەوە و پاتیش بەتەما بوو بێت هێزێک بەرێ بۆ ئەوێ و ئەوە بوو مەشاکی لێک ڕوویدا حتا لە پریسی شاوە دوایە دوور درێژە بە کتێب باسیەکەی نێ مەوزوعەکە کە چۆنە بەڵام ئەوان هاتن هەنێک لە مامۆسای بەڕێزی کوردستان کە ئەلحەمدولیلا دوای خوای گەورە ئەو ڕێگەیە بۆ ڕۆشنکردنەوە بەنزیک بوون لە مامۆسایانی ئێمە چێ بوون ئەو مەلایەنە مەسەلەن بەکەناوی خەڵک بەری مەبەستم ماجموعەیە خەڵەکەی ئەندامی کۆمیتی ناوەندی مەسەلەن مەلا ئەحمەدیبانی خێوانی ئەوانە آخر هەروەکو خۆیان مانەوە لەبەرەوە قەیناکە بەس ئەمان نەمانەوە ئەدا زانرێت کێیە مەسەلەن شعارێن لێرەیانان نووسرا بوو وەکو بڵێ انضباط لەو هینانە ئەیانە و خەڵکەکە شەڵیان لیا حزبی شوعی بۆ وەزارەت بگرنە دەست طبعا بدایەتی سەورەی عەبدولکەریم قاسم ئەمان تۆزێک عەبدولکەریم قاسم وەکو بڵێک تۆزێک پێی خەڵەتە یان مەجای لە ڕێگەی ئەوانەوە بۆ کرایەوە کە تۆزێک ئیشی بک بەس دواییە ئەو مەشاکی لە گەورە ڕوویدا کە ڕوویدا و هەمویانی دوورخستەوە لە ئیشەکە مەبەسم بعضێک لەو مامۆسانە شعاری ئەنسار و سەلامیان لێرەیان بەس بوو چوار مەلای بەڕێز بوو الحەمدولیلا دوای خۆی گەورە هیدایەتی دان و بە دینداری و بە پاکێتی وەفاتیان کرد و هیچ مشکلە نەما و حتا شوعەکانیش زۆربیان ئەوانیان کە خوا هیدایەتیان حتا ئەوەشی نەدابێ پەشیمانن لەو وەزعی کە ئەو مەشاکیلە ڕوویدا و ئەوە درێژەی کێشا بوو ئەوی لەگەڵ حکوومەتی عێراقا الجەبهە الوەطەنیە القەومیە تەقەدومیەکیان دروست کرد کە ئەوە دواترەکە لە ساڵی هەفتانە بەڵام مەبەستمەوەی بەس مامۆستا ئەو فتوایە هیچ شتی خراپی لێکەوتەوە کوشتن و شتیوە ئەو فتوایە هیچ کوشتارێکی لێ نەکەوتەوە بەس گوێی لێ گیرە طبعاً ئەوە نەبوو هەرشوەکان خۆیان لە ناچاریە مۆزوعەکان گۆڕی و ئەو مەلانەیش کە کەوتبوونە ئەو هینەوە طبعاً گەڕانەوە بە ناوکاری ئیسلامی باشێکیان گەڕانەوە بە ناوکاری ئیسلامی بەشێکیان لە کاری ئیسلامیانە بوون بەڵام هەرموعەیدی بوون و حتا لە مەعهەدەکە بوون مامۆستا ئەیکەواتە لەسەرەوە بوو مامۆستا مەلا عوسمانیان نەفی کردە و کاتە ئەو نەفیکردنە بۆچی بوو ئەو نەفیکردنە پێشان شوعەکان کردبوویان بە دیعایە کە لە ئێرانەوە لای شای ئێرانەوە جانتایە دۆلار هاتووە لە ماڵی مامۆستا مەلا ساڵحایە تەوزیع بکرێ بەسەر ئەم دیعایە دیعایە بوو مامۆستا ئەسڵەن هەر هەموو کەسێک ئەزانێت کە ئەوە وجودی هەر وجودی نییە خەیاڵ زۆر شتیان لەو دیعایانە دروستە کرد یعنی جاری وایە بۆ لە بینی ئەوەی کەوا شەڕ دروست ببێ هێزێکی شۆڕش ویسێتی لیان بدا مشکلەیەکیان درو خەڵخانەوە لە بەرەوەیکەوە ئەو شەڕە نەچێتە لای ئەوان لێزان بوون لە مەسەلەی دیعایەتە دواییە مامۆستا مەلا ساڵح ئەترێمە محکەمەی عەسکەری طبعا مەزانەکانی شەڕ ڕوونەگەلە لە قەفەسی ئیتیهامەدایان تۆ متهەمی بۆی کەوا دژایەتی شعب و حکوومەت و لەگەڵ ئیخوانە مامۆستا مەلا ساڵحیش فەرمێ من لەگەڵ شعبی خۆمان بەڵام ئەو سیاسەتانی حکوومەتە دژیمی و بە شانازیشوە لەگەڵ ئیخوانە کە لەگەڵ ئیخوانیشە بەو شێوە نەبووە بەڵام ئەڵە فەرمێ بە شانازیوە دواییە ئەمر دەرەچێ بۆ ئەوانەی ئێمە مامۆستا مەلا ساڵح مامۆستا مەلا عوسمان مامۆستا مەلا عومەر ئەحمەی حەمەمین کە ڕئیس عەشرەتی نەوڕەڵی بوو هەروەها مەرحومی ئەحمەی مەراخان خوای گەورە ڕەحمەتی لە هەمویان بێت کە وەفاتیان کردووە هەمویان ئەگیرێن و ئەبرێن بۆ ناسریە 3 مانگ و وردەیەک لەوێ ئەبن دوایە بە عەفوی عامە گەڕێنەوە بەڵام ئەو ماوەی ناسریش سوودێکی زۆریە بێ لەگەڵ مەراجع شیعە و لەگەڵ پەیوەندی دروستەکەن پەیوەندیەکی زۆر بەهێز لەگەڵ مەراجعی خالیسی لەگەڵ خوئی لەگەڵ حەکیم لەگەڵ ئەمانە محسن حەکیمی گەورە و بەتایبەتی خالیسی کە وەختە زۆر گەورە بوو ئەمانە علاقاتێکی زۆر بەهێز دەبێت کە دواتر ئیمتیدادێ بێ بۆ کاتانی تریش بەڵێ مامۆستا باسیەوەت کرد کە پەیوەندی شێخ و مەلا ئەوانە خۆش بوو بەڵام ئەی بۆچی مەلا عەبدولکەریمی مودەڕلیس لە
دەرەکرێت لە تەوێڵەیە لە بیارە لە بیارە کوڕەکانی ئاخری ئەوەش یەکێک بوو لە مشکلاتانی مامەسای بانی خێڵان مەسەن کوڕەکانی مامەسە مەلا کەریم و دەڕێز ڕەحمەتی خوای لێبێ و دەرەجەی عالی بێ کوڕەکانی کە خوا عەفویان کە الحەمدولیلا لە ئەخیرا بەو شێوە نەبوو خوای گەورە هیدایەتی دابوون لە یاکاو هەم عالمی بەرز بوون هەم ئەدیبی بەرز بوون کوڕەکانی سوودیان بینی بوو لەوەی ئەو کە هەوڵ بدەن لێەوە دژایەتی شێخ و ئەخر خۆی یەکێک لە مشکی هەڵەکانی شوعیەت لە منتەقەی ئێمە ئەوە بوو ئەیاندا لە مەلا ئەی ڕجعیەت شێخ و دەرەبەک ئەمانە ئەختاعن و دەرەبەگن و بە هەمووی یعنی زۆر بە شێوازێکی ستالینی تۆن چەند جارێک ئەمەیان گەیاندە شێخی عەلاءالدین دەرەجە عالی بێ فەرمووی لە ئەخیرا مای کرد مەلا کەریم ئەمە ناکرێت کوڕەکانی تۆ لەگەڵ شوێعەکانە بەیەکەوەن دژایەتی ئێمە ئەکەن پیاوی پیاوانەی منتەقەکە ئەکەن شوێعەکان و ئەمانیش لەگەڵ ئەوانن بەڕاستی تۆ ئەبێ یان چارەسەریان بکەی یا ئەبێ ئەوان لێرە بنێریت نەمێنن یا ئەبێ تەکبیرێکی بکەی یعنی تەکبیری بکەی وەڵحاسڵ خۆشی تێگەیشتووە لەوەی کە بەڵام ئەو مەبەستی کوڕەکانی بوو یا خۆشی نەوەڵام مەبەستی خۆی وان نەبوو مەبەستی خۆی ئوستازێکی عالی قەدر بووە مەبەستی کوڕەکانی بووە کە بۆ مشکلە چونکە ئیدارەی مەدرسەی بیارە ئیدارەیەکی کەم نەبووە ئەو هەموو تەلەبەی تیا بووە یعنی اینجا تەلەبە خۆ مەدارسە کۆنانە فەلەکیاتی شانتیا خۆنەوە من بەچاوی خۆم ئەوەم دیوە لەوێش و لە پلیسی شاب بووە یعنی جۆرەها دەرسی ئەم هەموو تەلەبە تۆ بێ ئوستازی گەورە ئوستاز و مدیری ئەوێ کوڕەکانی وابێ یعنی مشکلەیەک خەڵقەکە کە تەئسیری ئەوێ بۆ مەدرسەکەش و بۆ خانەخەکەش کەواتە کورت و کرمانجی ڕۆیشتەوە فەرمووی وەڵڵاهی من ناکرێ وازە کوڕەکان بێنم تەشریفی برد بۆ دووسێ جێگە و دوایە تەشریفی برد لە بەغاو لەوێ کە الحەمدوللا عاقیبەتی کوڕەکانیشی بوو بەخێر الحەمدوللا باشە ئەی لەگەڵ شێخ محەممەدی خاڵ بینتان چۆن بووە طبعا شێخ محەممەدی خاڵ دەرەجەی عالی بێ علاقەکە زۆر بەهێز بووە ئەمە جەنابی باپیرم هەمووی ناسیوێتی کە چه عالمێک بووە بەڵام علاقەی زیاتر کە لێەوە دروست ئەبێت باوکم فەرمووی ساڵی پاش وەفاتی باوکم یعنی وفاتی باپیرم فەرمی من نەخۆش بووم ئەرکی زۆر کەوتوو بەسەرما میوانی دنیا هات بۆ تازیە و مەدرسەکە و هەم خۆشم نەخۆش بووم جسانیش بوو بە خەرقەیەکی بە پاڵتایەکی کۆنوین و درێژ و ڕۆشتم بۆ سلێمانی ناچار بووم ئیمتیحان بدەم لەبەر مدیرێتی مەدرسەکە چونکە مەدرسەکە ڕسمیە ئەبێ مدیرەکەیشی شەهادەی ڕسمی هەبێت فەرمووی چوون بۆ ئەوێ منی نەئەناسی شێخ محەممەدی خاڵ ئەو خژوم و هاتم و ئین و ئەمان و مان و وتیانها و نانزانی هەر خوێنەوارم جامانم پێچا بوو فەرموو فەقێکیان چی و گەرەکەوتم وەڵڵاهی ئەمە بێ ئیمتیحان بە تۆزێ بلایەنەوە سێ بجا باشە تۆ ئەو مستەوا و هەیە ئیمتیحان بێت وەڵڵاهی دێ حەزەکەم تاقیم بکەن و بزانم بە هەر حاڵ ئەو علاقاتە و ئەبێ مامۆسای خاڵەتە دائیمەن علاقاتە بێ تەفسیرەکەی ئەنووسێت کە تەفسیرەکەی ئەنووسێت طبعا تەفسیرەکەی زۆر بەقوت و بەهێزە زۆر علمیە زۆر ئەدیبیش بوو مامۆسای خاڵ ڕئیسی جەمەعی علمی عێراقی بوو یعنی لە ئەدەبیات و لە کە بەرگێک ئەنێرێ بۆ باوکم جەنابی باوکشم کە ئەی خوێنێتەوە دەوری چواردە ڕەخنە و ملاحەزەی هەیە بێرەسەری کە بۆیە نێرێتەوە ئەویش ئەفەرمێ نامەیەکە نێرێ ئەفەرمێ وەڵڵاهی هەڵم کرد مەلا ئەبوایە هەمووی بۆ تۆ بناردایە پێشەوە لەمەولا شەرت بێ ئەوەی تۆ بیبینی لە چاپی نام و ملاحەزەکانیش هەمووی تەواوە ئەوە تا ئەوە حتا لە کتێبەکەیە کە دیارەوە تا بیبینە کە ئەنووسێ بۆ مەلا عوسمان تا قانە خوێنەواری وڵاتەکەمان پێشکەشە و ئەو کاغەزەی شەنووسی ئەوانم بۆ نردی مەلا حەزەکانە بنووسە دوایە بە حاجێکی ئەمینە وەکو ئەوەی پێش و
کۆن بەریدەوە نەبوو هەر بە حاجێکی ئەمینە بۆم بنێرەوە ئەو علااقاتە طبعا لە هەموو بینی هەموو عولەماکانە الحەمدلله ئەو علااقاتە بەهێزە هەبووە. مامۆستا پرسیارێک و دوایی ئێمە لە ئاڵلقەی داهاتوودا درێژە بە گفتوگۆکەمان دەدەین بەڵام مەسلەی ئیخوان کە زۆر قسەی لەسەرەکرێت و حتا ئێستش هەر قسە و باسی لێسەرەکرێت لە ڕێگەی بنەماڵەی ئێوە هاتە کوردستان چی ئەم کۆنتاکتی دروست کرد چی ئەم پەیوەندیەی دروست کرد ئەشکری ئەگەر بە کورتیش بێ باسی ئیخوانی عراقیانی کە لە 46 ئەوانەوە دەست پێەکە چۆن هاتە هەڵەبجە بەڵام ئێمە بەشێکی هەڵەگرین بۆ ئەڵلقەی داهاتوو ئەگە بە کورتی ئیشارەتێکی پێ بێت. خۆی لە ڕاستیە مشکلە ئەوەیە تۆ لە تاریخا ئەم سەدەیە لە چەند بەرنمەیەکی کەما و اینجا ئەم ڕاستاسە گەورە و ئەم شخصیەتانە گەورە منێکی کەمی بچووک ئەگەر باسی بکەم شایەتی ئەگەر باسێکی ئەوە بکەم مەگەر بە ئەو بەفایقانە کە لە بەردەسا هەیە ئەگینا هەر تێر و تەواو دەرناچێت بەڵام ئەوەی کە بکرێ من هەر وەکو ئاماژەش بێ خۆی لە ڕاستیە ئیخوانوەکو عەرزم کردی لە هەموو شوێنێکە بێداریەکە بووە لە منتیقی عەرەبیشە دوای محەممەد عەبدە ڕەحمەتی خوای لێبێ شێخ حەسەن البەنا ڕەحمەتی خوای لێبێ ئەم فکری ئیخوانە دێنێتە ناوە کە عالم وەکی گەورە بوو عولەمای گەورەش لە بەردەستیە لە دەوری بوون طبعا بەهۆی بەعزێ لە ئەساتی لە مدەڕیسینی میسریەوە ئەم فکرێت لە پێش دێتە بەسرە ئەیچێتە مووسڵ و بەغا بەڵام ئەو سەرکەوتنە ناهێنێ ئللا لە ڕێگەی عالمەوە نەبێ کە شێخ محەممەد محموود سەوافە ڕەحمەتی خوای لێبێ کە عالمێکی مووسڵاویە لە ئەزهەرا ئەبێ لە ڕێگەی ئەوە دێت جاری کەش ئەڕاتەوە بەڵام ئەویش بە پشتیوانی گەورە عالمی عێراق کە کوردە شێخ ئەمجەدی زەهاوی ڕەحمەتی خوای لێبێ پلەی ئەبەرز بێت بەهۆی پشتگیری ئەوەوە توانیوێتی لە عێراقا بیسەپێنێ ئەگەر بیسەپێنێ دروست بێ یعنی بیچەسپێنێ و یا بیچێنێت نەک بیسەپێنێ چونکە سەپاندن تۆزە قرس زۆرە و ئەم بیرۆکەیە و ئەم بانگەشەی ئیخوان المسلمینە سەرەتا بەدەستی عولەمای گەورەوە بووە زەمینە گونجاو بوو زەمینە گونجاو بوو اینجا ناو ساحەکەیش ئاڵۆزیتیان نەبوو وەکو بەحسم کردی ئەوە وەزعی هەڵەبجە و سلێمانی بۆ کە هەمووی سەفا و خۆشەویستی لە بینی هەموو یەکە اینجا ئەو فکرێش بەدەستی عولەمای گەورەی عێراق بۆ دوایشا لە ڕێ عولەمای گەورەی کوردستان و هاتوتنەوە اینجا هیچ مشاهیدێکیشان نەبووە مەسەرەن شێخ ئەمجەدی زەهاوی و شێخ محەممەد محمودی سەواف 54 کە هاتوون بۆ هەڵەبجە بۆ عەرزی ئەم فکرەیە هەر لەوێش چوون بۆ بیارە بۆ تەعزیەی شێخی عەلاءالدین. زۆر باشە مامۆستا ئێمە لێرە حەزەکەی بەرنامەکە وەسێنین لە ئاڵلقەی داهاتوودا درێژە بە گفتوگۆکەمانەدین و زیاتر باسی زۆر شتی تری مێژووی یەکەن کە پەیوەندی زیاتر بە بنەماڵەیەوە هەیە. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەیەتی نەکۆتایی ئەڵلقەی ئەم جارەمان پێکەوە پڕۆمەی ئەڵلقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێر. لەسەر ئارەزووی هەموو میلەتی کورد مامۆستا مەلا عوسمان ساڵی 61 لە مؤتەمەری حیزبی ئیسلامیە بەشداریەکە لە بەها حکوومەتەکان لە مەلەکیوە هەتا ئەگاتە سەدام وردەوردە تونتر بوون ئەکینا لە ئەسەڵەتە لە زمانە عەبدولسەلامە هەر خۆی وەکو نیمچە ئیخوانێک وا عەبدولسەلام باوەکو مامە عەلی مەعهەدی ئیسلامیان هێنا هەڵەبجە وەفدێکی ئیخوانەکانی عێراق سەردانی ژەنڕاڵ بارزانیەکەن مەلا مستەفا حیزبایەتی نەئەکرد کوردایەتێکی پاکی ئەکرد بە مەرجعیەتێکی دینی من لەو قەناعەتە میانزەی ئازار ئەگەر وەکو هۆی تەطبیق کرایە لە ئێستەی مشارەکەی حکمی ئێمە لەگەڵ عێراقا بەهێز